چه سڕێکت لە دڵدایە هونچەی لێوەت وا خەمبارە زۆرە ترسام بیرکردنەوەت باسی کۆچی تەنیایی بێ بڕۆی تو بەجێم بهێڵی خۆشەویستی کۆتایی بێ مشقت لە دڵما بۆ کۆتایی کوژایەوە خۆشەویستی چەند ساڵەمان وەکو بەفر توایەوە گیانە بە یەکجاری بڕۆ پەشیمانم کە تۆم خۆشویست تەمەنێکە لەگەڵ تۆدام ناوی وەفام لە تۆ نەبی